بەنای خوای گەورە و میرەبان بیسەران و بینەران لار جێگاکان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پەیام بە خزمەتی وە عزیز و خۆشەوی شادمەوە فیستیڤاڵێک کراوەتەوە کە کاری دەستی تێدایە و هەروەها دروستکردنی خواردنی تێدا منیش ئەمڕۆ زیاتر دەچمە لای ئەو کەسانەی کە خواردن دروست دەکەن و بەشێک لە وڵاتیانیش دەدوێنم بابزانم خواستیان لە وەرزی زستاندا لەسەر چ خواردنێکە و ئەوانەی کە ئەمڕۆ بە خواردن بەشدارن شێوازی ئامادەکردنیان چۆنەوە پرسیاری خواردنەکانیان لێ دەکەم کە چۆنی ئامادە دەکەن و چەندێک هاوڵاتیانیش لەم فیستیڤاڵەدا دەیکردن و خواستیان لەسەر خواردنەکان هەیە ئێوەش وەکو میشا بیسەر و بینەرمان بن هەر کارێک حەز و خولیات لێی نەبێ حەز و ئارەزوو تێیدا مەوجود نەبێ ناتوانانی سەرکەوتن بەدەست بێت لەو فیستیڤاڵانە هەن ملەتی مافێ لە خواردنی کوردەواری دەبیتون و هەن تشتی کوردەواریان دەکەویتە بەرچاوی زۆرە نیوەی لەسەر سفرەی ڕوو دەکەن وانە یعنی پێشە بارتەقای معرومدارە خۆشیوەکە دەکرد خواستی وی گەلە زۆرە ئیشتەکەش تاکە لە هەولێرە نییە پێشتر خانمەکان احتیمامیان بە خواردن دەدا. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته بەخێر بن سەرچاو سڵاو لە جەنابتان و لە بینێرانی بەڕێزیش بەخێر بن سەرچاوان. بابزانم بەچی بەشداری کردووە تەنها هەنجوین دەبینم تەنها بە هەنجین بەشداری کردیا ئێمە اختصاصی خۆمان تەنها هەنجوینە وەکو چۆن دەڵێ پسپۆڕین لە باری هەنگ و هەنگەوانیدا من 35 ساڵە کاری هەنگەوانی دەکەم 35 ساڵە بەڵێ لە پێشتریشکە لە بەمناڵی هەر هاوکاری باوشی ڕەحمەتیم بوومە ئەوە شوای کردووە کە نەختێک زانیاری لە بەخێوکردنی هەنگ فێر بم و خۆشەویستیشم بەلای هەنگدا ئەبووە و لە کۆتایشدا وردە کە بە خۆم بووینە سەرۆک خێزان بڵێن گەشەم بە ئەو پرۆژەیدا و ئێستا ڕێکخراوێکی هەنگەوانی بابزانم لێ وەک خۆت گوتی 35 ساڵە و کاری دەکەم بە حەز و خولیای خۆت بوو یان کو بۆ دەستت بەو کاری کرد بە خێوکردنی هەنگەکان هەر کارێک حەز و خولیات لێی نەبێ هونەری حەز و ئارەزوو تێیدا مەوجود نەبێ ناتوانانی سەرکەوتن بەدەست بێنی من زۆر حەزم لە ینی چاودێری هەنگ دەکەم لێی فێری ئیش دەبم تەماشا دەکەم لە ناو هەنگەکاندا بۆ نمونە شتی سەر سوڕهێنەری تێدا زیاد لەوەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سوڕەتێکی بە ناوی سوڕەتە النەحل ناوناوە و فەرموویەتی کە ئەوانە چارەسەری نەخۆشیەکانیان کە شەڕابێک لە سویان دێتە دەرێ چارەسەری نەخۆشیەکانن پێوە ئەنی هەنگ غەریزەی هەنگ تەبعی سروشتی هەنگ وایە کە ئەوەی 100% کار و فەرمانی خۆی بەجێنێنی مافی ژیانی نییە ئەگەر سەرۆکەکەشیان بێ وەکو ئێمە نییە کە یەکێک لە ئەندامانی خێزان نەخۆش و باشترین دکتۆری پێ بکە و بیبە بۆ دەرەوەی وڵات و ئەوشتانە ئەگەر سەرۆکیشیانە دایکی هەموو کوورەکەیە فەرمانڕەوای هەموو کوورەکەیە کار و ئیشی تەنها ڕاگررتنی هاوسەنجی ناو کوورەکەیە ماڵەکەیانەوە بە شێوەیەکی سەرەکی تەنها گەرادانانە و چەنانەوەیە ئەگەر پیر و کەترە بوو یان نەخۆش و توانای ئەو گەرادانانەی کەم بووە پاڵە هەنگەکان لە دەوری کۆ دەبنەوە بە پلەی گەرمی دەیکوژن و فڕی دەدەن و لە گەرای ئەو بە گەرای یەک ڕۆژە شاهنگێکی دیکە دروست دەکەن ئەگەر گەراش نەما بوو ئەوە تووشی دایکە درۆزنە دەبێت دایکە درۆزنە ڕەنگە هەموو کەس نەزانێت دایکە درۆزنە لە ناو هەنگدا ئەوەیە کە پاسەوانی ئەو شاهنگەی پێشوو بەهۆی ئەو خواردنەی کە شاهنگ دەیخوارد دەیخۆن و هێلکەدانیان دروست دەبێت هێلکەدانیان دەوری خۆیان پێ دەبێتە شاوەکو چۆن بڵێن کەسێک ئێستا لە بازاری بیهێنی بیکەیە سەرکردەیەک ئاوایە بەڵام سیفاتی سەرۆکاتیان تێدا مەوجود نیە لەبەرەوە هێلکەی دەکەن بەڵام هێلکەی ئەوان نەپیتێنراوە هەمووی دەبێتە نێرە و مشەخۆر و کاسبکار ینی کاسبی ناکەن هەڵاڵە و شیلەی نایەنن پێیان دەڵێن دایکە درۆزنە و لە ئەنجامدا ئەو کوورە لە ناو دەچێت ئەگەر خاوەنەکەی بە زووی چارەسەری نەکە ئێستا کەسێک چۆم زانێ هەنجینەکەی تو ئەسلیە یان هەنجینی ئەسلی و عادی لێکدی جیاکاتەوە بەڵێ پێش هەموو شتێک بڕوابوون بەو شوێنەی بەو سەرچاوایی بەو کەسێک کە هەنجوینەکەی لێوەردەگیری ئایا پێشینەی خەڵک چۆن باسی دەکەیان بخۆت تا چەند بیر و بڕواستیقەت پێی هەیە دووەم بە شێوەیەکی دانستیانە تەنها مختبەر تاقیگەکان تاقیگەی تایبەت بە هەنجوین لە هەرێمی کوردستان یەک دوو تاقیگە هەن بەڵام بەو شێوەیە پێشکەوتونین لە ئاستی نێودەوڵەتی دابن بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان لە چەندین پێشانگانی دەوڵەتی جیهانی بەشداریمان کردووە لە هەر هەمووی هەنجوینی هەرێمی کوردستان پلەی یەکەمی هێناوە ئەو ساڵیش خۆشبەختانە دوایەوەی چەندین جار نمونە لە 200 هەنگەوانی هەرێمی کوردستان وەرگیراوە و بۆ ئیمارات و ئەوانە نێراوە بۆ ئەوروپا و بەریتانیا ئەوانە لە تاقیگە نێودەوڵەتەکان دەرچووە ئیچوار هەنگەوان پەسەند کراوەکەیەکی چەنی ئێمەیە ئێستا هەنجوینی هەرێمی کوردستان لە بازاڕەکانی دەرەوە مەوجودە و لە ناو خۆش تەڵەبیات داواکاری زۆر زیاتر لەسەر زانمەوە تو بەچی بەشداریت کردێ لەو فیستیڤاڵی چ تینایە بەشداریمان کردێ بە کاڵای کوردی و ژاژ و پەنیر و
هەنجوین و مەیرا و کەشک و کەرە و خەڵک کو دەیکڕی خواستی کو لەسرە خواست زۆر باش الحەمدولله خواستێکی باشی لەسەرە و هەن ملەتی ما لەو فستیڤاڵانە هەن ملەتی ما فێلە خواردنی کوردەواری دەبیتون و هەن تشتی کوردەواریان دەکەویتە بەرچاوی تام دەکەن و دەزانن ئەوە پەنیرە ئەوە ژاژیە ئەوە مەیرەیە ئەوە ماستی خۆمانەیە ئەوە کەرەیە ئەوە هەنجینە ئەوە جوزی خۆمانەیە ئەوە سرکەی خۆمانەیە پەنیرەکەی کو ئامادە دەکەن پەنیرەکە چیریان دۆشت لە منزلیان کرد هێوێنی پێدا دەکەن کە هێوێنیان پێدا کرد پاشێ دەگوشن و وشی لە گوشیان ئاوەکەی لەسەر ئاگریدا دەنێن ئاوەکە دەبیتە لۆر پەنیرەکەش بە جوازی دەبیتە سەرک پاش بینێکی ئەو هەل لەو پیستەی دەکەین ئالۆ پیستەی دەکەین بەلێ باشە چەند ڕۆژ ببینێتەوە تێک دەچیتن ئەوە کە پەنیر داخلی ناو پیستی بوو ئەوە سەقای پیستی وەردەگریتن پەنیری ناو پیستی قەت تێک ناچی تێک ناچیتن زۆر مقاومەی گەلە زۆرە باش ئێستا لۆرەکە زیاتر دەڕۆیان پەنیرەکە بە بەراورد ژاژی مەسەن ژاژی و ئەوە ژاژیە خەلک هەیە خواستی هەیە لەسەر ژاژیە خواستی هەیە لەسەر پەنیریە خواستی هەیە لەسەر جانیان خواستی لەسەرە والله هەموو پێکەوە سەرف دەبیتن پێکەوە الحەمدولillah بەس خەلک زۆر بە زۆری پەنیری دەبا خەلکی ئەگە معاشیان هەبی ئیمکانیەتیان هەبی پاریان هەبیتن خەلک زۆر بێ پەنیری دەبا پەنیری دەبا ینی معاشەکە تاسی لەسەوە مادی و معاشەکە تحسیل لەسەر هەموو تشتی کردیە الحەمدولillah ئەمە باشیشە شکر الحەمدولillah ئیشەڵا باش دەبی وەزعەکە جیزەکەم لۆ باسکەوەش خۆمانە جیزەکەش خۆمانەیە بەلێ خۆمانە جیزەکەش خۆمانەیە سەری کووە نرخی چەندە وەڵا جیزەکە بە 7,000 ئەمە بە 6.5 دەبیتن هەنجینەکەی خۆمالیە هەنجینی خنێرەی و خواکوڕچیە هەنجینەکە باسی پەنیرەکەمان کرد بەس نەمازانین سعرەکەی چەندە پەنیرەکە سعری 8 و 9 و 20 و ئەوەندە زۆر نییە چیلۆیان هەر بەخۆی سعرەکەی لەو دەوروبەرەیانی پەنیرەکە بە زەحمەت دروست دەبی بە زەحمەت بەبەرهەم دێ بە زەحمەت ئەو ئاژەڵانە ئەو حیوانە کوێستان و گەرمیانانە بینە و بەلاو ئێستا کابان ئێستا کابان هەیە ئەو پیسەی دروست بکەتێن ئەو ژاژ پەنیر لەو پیسەی بکەتن کابان نما نەما کابان زۆر کەم بۆ زۆر جیلی ئێستا هەت ئەوها دەست دەکاتە پەنیری لەبەری هەردێتن هەموو فێلە ئەو خواردنی شەریکە و معمەل و مواد حافزیان تێدا پەنیری و تشتیوە هەموو فێلەوەی بوونە ئەدی ملەتە نابینی هەموو کۆرە بوونە هەموو مێشتیان تەواو نییە هەموو تووشی نەخۆشی دەبنی چیە هەموو ئەو مەواد حافیزەیە کە لە ناو ئەو شتەی دەکرێتن شەریکە چ منەتی بە من و بەتو نییە شەریکا دەوێ پا دەبێ بەس ئەوە مەسەنات پەنیری لەکنە من دەبای پەنیرەکە باش بی خۆش بیت دێ مالی من دەزانی چێە و دەزانی ئەمن چێمە و کەنجینەوە چەند سار دەبێتەوە ویشەی دەکەین وڵی لە باب ویشی دەکەینەمە ئارێ وڵە ئەمە هەر حیواندار بووینەوە هەر کوێستان و گەرمانن کردیا و ئەمە قەدیم مێشمان نەبوونە بەس بەو دوای مێشانجینیشمان ئەویشمان بەخێو کرد و سلام علیکم عليكم السلام ورحمة الله بخير بن سرسا حواڵی بەشەویستی برادر بەچ بەشداریت کردی بەرهەمەکانت خۆماڵی یاخود خۆماڵی نییە ولا خۆماڵیشی تایە و معمەلیشی تایە ینی ئێستا ئەو تەمەرەندانە هەمووی هیچ لەمانە ماڵانە نانەقیسەکان هەمووی ئێرانە معمەلە بەس ڕێژەی لیمۆدۆزیان سفرە ینی شکلی تێکرێ خوی تێکرە بەس لیمۆدۆزیتیانە ئەشیا کەلتوریەکان هەمووی ئیشی دەستە و هی ئێرانە هەموو ئێرانە بەڵێ هەمووی هی ئێرانە ئەوانە خۆم بەدەستی خۆم کڕێمە ئەوانە خۆ لێ دەرکردیت بەڵێ بۆم دروستەکەن ئەوانە بۆم دروستەکەن جانتاکان ئەوە باشترین شەریکە ئێرانە ئەدی لە خۆمانە نەبوو ینی بیکڕێەوە بهینەوە فستیڤاڵی خۆی ئەو جانتانە نەوەڵا بە زۆریەوە شتێکە یعنی تۆ قماشی و زنجیر و هینەکەی قماشێکی نایابە بۆ غەسالیش کەشەی نییەوەتە خۆم لە پشتمایە 2 ساڵە بەکارێنم ئەگناوە ئەوانەیشی دەستا ئەوانەیشی دەستا کەس نەبوو لە کوردستان دروست بکات و لی بکڕیەوە لەبرێتیەوە لە کوردستانی خۆمان بیکرم لە کوردستانی ئێران کردیەوە من چکا خۆم خەڵکیەوێم لێ بۆم دروستەکەن مەجموعی لە شتانێسە ئەوانش دەهینم هەمووی ئەمانە هی شارێکە بە ناو بروجرد لە ئێران
خۆی کابرا هاتووە خێرخوازی کردوێتەوە معمەلەکە هەمووی ئافرەتی بێسەرپەرشتە نیشتی تیاکەن بەس یەک پیاویتیانی هەمووی ئافرەتە بەس دەبەرەوە ئەو ئافرەتانەیشیان هەبێ ناخۆی خەریکی بینا دروستکردنە ئەمەی کردوێتەوە بە تایبەتی بۆ ئافرەتە بێسەرپەرشتان لە سلێمانی دروست دەکەی ئەمان لە سلێمانی دروستەکرێت لە هەواری شار بەڵێ باشە خواستی لەسەر کوێستا لەو فیستیڤاڵی هەولێر خەڵک چۆن دەیکڕێت وڵای من لە هەموو وەکو بڵێ چۆن تەنیا خۆمە بازاری هەمووی باشش کرد عین تەمەرند و نانەقەیسەکە خۆی فستیڤاڵەکە نەفرێ دوو کەسی تیابێت لە هەر بابەتێ باشترە تاکۆ پێ شش کەسی تیابێت مەبەستمەوە بوو ئێستا خواستی کویانی خەڵک زۆر دێ یان بابەتی نەبوونی موسە کاریگەری لێ کردووە چۆن شکر لە هەولێر زۆ باشە یعنی من لێر عالم زۆ باشە پێش ئێستا دوو سێ ڕۆژ پێش ئێستا لە سلێمانی بووم لە نێودەوڵەتی تاسڵۆجا بازاری زۆر خاو بوو ینی وا بوو پارەکەمان دەرنەکردەوە باسی نانەقیسەکان کرد کە ئێرانە باش لە بەخۆمان ناتوانین لێرە دروستی بکەین بۆچی نە بە خۆمانە کوتوانین بەس لەوانەیە مەجموعە دیزاین هەبێت نەوەتوانین ێستا ئەمە دیزاینی تایبەتی بۆ کرا لەوانەیە شتی پێویستمان نەبێ ئەوە کێشەکە بێ لە بەهەندێ ئەگەنا دروستکردنەکەی ئاسانە ئاسانە قورسنیە دروستکردنەکە جیازێکە کات و تۆ وشکردنەوەیکە هەر جیاز وشکێکاتەوە زوو کۆن نیە بڵێ کەمە بەر هەتاو بە هەتا وشی کاتەوە یعنی من دەتوان لە ماری خۆم دروستی بکەم بە شێوازی کۆنی خۆمان دروستی بکەی زۆر ئاسان سلام علیکم عليكم السلام بخير بن حواڵت باش خير بن سەر چاوە بابزانم وەکو گەنجەك ئەمڕۆکۆ بەشداریت کردی و بەچ بەشداری سەرتا گەلە بەخێر بن سەر چاوە ئەمە وەکو براندەشی تایبەت بە خۆمان براندی سروشتی سەنە بابەتەکانمە بابەتی سروشتینە هەمووی بابەتی ئەحشابینە لەو مشکلەکانی قژە و قەڵەوی و زعیفی و مشکلەکانی ڕوخسار و پێست و ئەو مشکلانی کە کۆمەڵگەکەمان پێ دناڵێنن خاستن لایانی ئافرەتەوەوانە براندێش تایبەتمان دروست کردی هەمووی بابەتی سروشتی و ئەحشابینە و لێرەش بەشداریمان کرد لەوەی بە خەڵکی بناسێنین و زیاتر بەناوبانجیکەین و شتەکە خەڵکی سفادە لێ بکە چێ دروستی دەکاوانە لە چێ دروست دەکرێن ئەوانە ینی دروستکراوی دەستی خۆمان ئەمە بە خۆمان دروست دەکەین و بە خۆ مەچینەمان هێشتمان هەیە معنی مەغزان وشتمان هێمە دروستی دەکەین بابەتەکان دەکڕێنی دروستی دەکەین تا چەند تەندروستە ینی بەڵێ ئەوانە سروشتی نەشتی سروشتی و ئاشابیەوانە 100% ینی تەندروستن بێ مشکلێنە وەچی بابەتەچی نییە کە چیمیایی بیان بابەتش خراپبی بابەتی خراپتیدا فقط ئەوەیە کە بابەتەکان جیای سروشتی ناو تێ دەکەین و دروست دەکەینەوە دوای دروستکردنی پشکنی لە بۆ ئەنجام دەدرێ مەسلەی پشکنینەوەوانە ئەمە عشابین ئەمە لەسەر ستانداردی عشاب دروست دەکەین ینی لەسەر ستانداردەچی دروست ناکەین ئەگەر حکوومەت ڕێمان پێ بدە و بیەوە ئەمە ینی ڕێپێدانە ژوەگرین یەکەم کە زەمە وەردەگرین بەس حکوومەت مەسلەی عشابی ڕێگە پێدرا و دروست ئەوە نە بدەنە خەڵکی ڕێگە پێدایم بدەنە خەڵکی چونکە شتەکە عامە لە بازاڕێ هەمووی هەیە بەسیە ئەمە لەسەر ستانداردی عشابی سروشتی و فرێش دروست دەکەین ئەوە نیە بمینێتەوە و شتی خراپەوە بکەین ئەنی شتەکە فرێشە چۆن بیر لەوە کردو کە دەست بەم کارە بکەی وڵای ئەمە کە سەرەتا دەستمان بە ئیشەکەی کرد سەرەتاوەشی فکرێکی زۆر بەسیت هەندێک مشکلەی قژ و ئەوانە برادرمان هەبوو ینی باسی کێشەکانی قژیان دەکرد کە خەڵک کێشە قژشتی وای هەیە ئەمە ژوا فکرمان کردەوە کە بابەتەشی بینین لە سەردا لەسەر خۆمان تاقیینەوە سفادەیە بلوت بڵێ فیدباکمان زۆرە ئەمە سەروی هەزار فیدباکمان لەسەر بابەتەکانمان هەیە کە خەڵک فیدباشی دەنێتەوە کە ئیسفادەی زۆریان لە بابەتەکانمان کردیەوە لە ئینستاگرام و سەفحەکانی ئینستاگرامان فیدباکانمان هەمووی دیارە و خەڵکی زۆر ئیسفادەیان لێ کرد ڕۆژە خواستی لەسەر چۆنیانی خواست لەسەر بابەتەکانی منیانێ خواست لەسەر بابەتەکان ڕۆژانە خواستی ئەمە مەبەستم لەو پێشنگای خواستی زۆر لەسەر چکە بابەتەکەی من بابەتێکی تایبەتە و هەموو خەڵکیش ناتوانێت ئیشی لێ بکە چکە شتەکە دەستی کاری دەوێت دەستی ئیشی دەوێتم بڵێ چەند کەس نەوکارە دەکەن ئەمە سێ کەسی نەوکارە دەکەین باڵێ هەرسێکتان لە بابڵێن هەرسێکتان لە ڕەگەزی پیاوان دویان ئافرەتە منش پیاوان بڵێ ئەوان تا چەند هاوکاری تونیانی کارەکان زیاتر ئەوان دەیکەن بڵێ ئەو ئافرەت لە هەر کارێکی نمونە ئەو بابەتانی کە بابەت پەیوەندیان بە ئافرەتەوە هەیە ئەکی دەبی ئافرەت زیاتر پەرەی پێ بدە و بابەتەکەشم هەر بەناوی نێزیکترین کەسی خۆمانە کە بەڕاندی سروشتی سەنایە و هەر ئافرەتیش دەتوانێت یعنی ئیش لە سبابەتی ئافرەتی بگاتن بەڵامە تەنیاوەیە کە دروستی دەکەین و ئافرەتەکان جوان لەگەڵمان کارمەندەکان ئەوان خەریکی فرۆشتنیشتیوانە گەنجێکگە بێکار نەبێت دەتوانین خۆی هەوڵ بدا کارێک بە خۆی بدۆزێتەوە دەست بە کارێک بکات بەڵێ هەموو کەس هەموو شتێک هەموو ئیشە کە لە نەبوونەوە یان دێتە بوون هەر کەسێک هەر شتێک ئیش لەسەکە لە نەبوون و دێتە بوون ئەمەش لەخوای بەزە لە نەبوونی ناتمان نەبوون الحەمدولله بابزانم لەگەڵ دروستکردنی خواردن ناچۆنی بەرێ لە خواردنی کوردەواری وڵی برێ گەنم و ماشی لێ ئەدەنین مزەورەی لێ دەنین کاردیا تۆرکەیە
ئەو شتێک کوردەواری ئەوانە مندارەکان چەند ئەو خواردنانە دەخۆن بەخوای ناخۆن هەمویان ینی لۆ خۆمان لۆخۆ لەوەی ئەوەی دروستەکەم لەوانتی تشتەچی دیڤەسی دروستەکەی لۆ ئەوان ناخۆن لە ناخۆن سوانم فێر بووینە حەزیان دەبیداک فێریان بکە بەخوای فێر نەبووینە کاتتە گەشتە ئەو خۆشی لە چێ ئەوان بەوان ڕازینە بەو شتوای ناوە وڵاتوەکە تامە چ خۆشیە ئێ بەخوای ناخۆن مندارەکان ناوەڵە ناخۆن بەس ینی کە وەرزەکەی ساردە سەرمایە زۆر دروست دەکەیت بە خواردن زۆری وەڵە گەن و ماش ئاگەن و ماش حەزیان لێ ئەو ها تۆرکەی لە وەختەی دروست دەکەین بەهاران کەنگرە و ینی شتێک حاجێتی دەگە سەر و پێیکوی بابزانم لۆ مامێ ئازر دەکەی لۆ مامەی نەخۆشەگە لە نەوێرم نۆی حازرکەم ئەرێوە دەزانی ئەرێوە لە دەزانی چان کردیە و لێمان نایە و بەس ئێستا وازم دێنای بەخۆی نەخۆشیەیە زۆر باشە ئەدی لە کفتە و دۆرمەوانە ئەوانش کفتە دۆلمە هەمووشی وەک ینی دەزانین و باشە خواردنەکانی پێشتر تامی خۆشتر بوو یان ئەوانەی ئێستا بەخوای خواردنەکەی هەوچی پێشانە شتی ئەوە ترتێ ناکەینی ئەلعانە خواردنێ پێشانە تامی خۆی هەبوو دەرێن خواردن تامی جارانی نمایە وەکو پێشتری خۆش نییە وڵی پێشە خۆش بوو خواردنی کوردەواری بوو ئەلعانە دایم دۆلمە و کفتە و هەمووی پڕنا و ئەوە دەکەی دوانە بەشەکە خەڵکی لە بەرەوەی شتەکان زۆر دەخوا لێ دێت تامی نمایە وڵی لەوانە لە بەهندەیە بی زۆرە نیوەی لەسە سفرەی ڕوو دەکەن وانە ڕۆژ گوناحەوە ئەرێوە لە گوناحە دیکو ینی پێشە بارتەقای معرومدارە خۆشیوەکە دەکرد و باشەدا حاجی با پرسیار شتای بەد بکەم کچت هەیە ئەوانیشت فێر کردی خواردنی کوردی بزانن دروستکان هەمویان ئەرێوەڵە دەزانن هەموو شیوەچی و ئارێوە لە ئەگەر ئەمە دەبی نانی تیری هەیەکزار هەموو نانی تیر ئەستورک و ئەو تشتانە دەبیەوە بیپارێزین بمینێتن لە ناو نەچیتن وانیا ئەرێوەڵە هەموو فێرکردینەوە چێ خۆیان مار و ئیش و سی و چ ئافێر بووی وڵا لە گوندی فێربووم لە داک و بابم چگوتی ئەدی ینی گوندی خۆشتر لە شاری بەخوای لە مێژەکەتینە شاری لە وەختی من داربووم نەمەزانی بەس عیلی خۆمان ئەوها خۆشتریان گوند ناو لە شار خۆشترە ئەرێوەڵە ئەگە برێ شارە خۆشترە لە گوندی ئەرێوەڵە یاخۆ لە ساغ من تەندروست باش خۆشبی زۆر مەمنون دەست خۆشبی هەر کارێک حەز و خولیات لی نەبێ حەز و ئارەزوو تێیدا مەوجود نەبێ ناتوانانی سەرکەوتن بەدەست بێن لەو فستیڤاڵانە هەن ملەتی مافێ لە خواردنی کوردەواری دەبیتون و هەن تشتی کوردەواریان دەکەویتە بەلچاوی زۆرە نیوەی لەسە سفرەی ڕوو دەکەن وانە ینی پێشە بارتەقای معرومدارە خۆشیوەکە دەکرد و خواستی وی گەلەگە لە زۆرە ئیشتەکەش تاکە لە هەولێرە نییە پێشتر خانمەکان احتیمامیان بە خواردن دەدا سلام علیکم عەلەیکوم ئەسەلام بەخێر بێ برای من باش بابزانم ئەوڕۆ بە چ بەشداری لێرە بە ئەستورکە ساواری باش ئەو ملۆ باسکە بابزانم ئەوە کو ئامادەی دەکەی ئاسانە گرانە بەخۆی بابەتەکە ئەستورکە ساواری ئاردە ساوارەکەی جوانە شۆمۆ ئەی خوسینم دەیانێ کەرە و زووپی وازووبی بەر و هەیە تەماتەشی تەیەکە بەس لۆ عامەی تەماتە ئەم تێ ناکەم هەیە پێی خۆش نییە ئەوانە شەمووی هور دەکەم دەگەر یەکەم خەمرەچکەم کەمیش تێ ئەەکەم لەگەر خێ هەر هەندیش ئاردی تێکەم و چاوی لێ شفتە ئێکدی بگری سعاتێک دو سعات دایێنێم و سێرەکەی دانێم پێی وادە ئەو ئافرەتانەی کە تازە پێڕادەگان دەتوان بە ئاسانی فێر بن بەخوای ئەمنۆ تقریبان 15 سارە ئیشیتم هێشتا بە جوانی یعنی هێشتا خۆم پێوەستانیە هێشتاش خۆم پێوەستانیە بەس هەشە یعنی لە بەرچ 15 ساڵە و کاری دەکەی و دەڵی خۆشم پێوەستانیە زەحمەتە ئیشەکە خۆوەندە نیە تو یعنی هەر برێەوە تێکەرم کرد و پانم کرد و پێمدا دەبی ناستکبی دەبی خۆشبی یعنی دەبی شتەکە پوختەبی بەرێ بەرێ دیکو لە چێ فێر بوویەوە ئەمن لە داکم لە داپیرم لەوانە بەری لەوانە فێر بوویمە بە حەز و خولیای خۆت بووکە ئەو کارە بکەی بەرێ بەرێ بابم هەزار ڕەحمەتی لێبی زۆر حەزی لەو ئیشەی بوو یعنی حەزی لەو ئەستورکانە بوو زوو ئەیگۆدە هەندێک هەویری بکە هەندێک ئەستورکە ساواران بکە زوو ئەم کرد خاستن لەبەر بابم وازم لێ نەینە هیچ زوزوم لەوەی دروستە کرد بەرێ ئێستا خەڵک چۆن خواستی لەسرە داوا دەکاتن لەو فیستیڤاڵی خەڵک ینی پێی باشە بەرێ هەماشەڵای لێبی دێن تامەکەن لێرێ ڕاوەستن دێن و دوای دێن و دوای بەرێ دێن و دوای دێن ئەبەنەوە باشە جگەلەوە خواردنەچی دیکە دەزانی ینی خۆت فێرە خواردنی کوردەواریش کردیە بەرێ بەڕێزم تقریبا هەتا 500 هەتا 600 خواردن دروست دەکەم 600 بەرێ زۆر خاستەن خواردنی کوردەواریەکان هەر هەمووی بەس بابەتی نانەگەراز و سرکە و دۆشا و تورشیات و یعنی بابەتم ماشەڵە گەلەگە لە زۆرە
باشە لەبەر چەوجات تەنها بۆی بەشداریت کردیا بابەتی دیشم زۆر هینەیە بەشداریم کردیا بەس خواستی وی گەلەگەلە زۆرە ئیشتەکەش تاکە لە هەولێرە نییە تای بەرێ ئەکرێ بەس یعنی ئەگەر مارەکان لە خۆ بکەن لە فیستیڤالەکان نەمدیتێ زەحمەتە نەکرێ ناویشی نزان زۆربەی دێ ناوی نزانی ئەوە چییە ئەمە ناوەکەیمان زانیوە نیە زۆر دێ ئەوە لە هەولێرێ زۆر جار لە سناپەکەش وارێم ئەرێم کە چوویمە هەولێرێ ناوی زۆر پێ بۆ ئەستورکە ساوارەکەی ئەرێنێ کوبەی بە ساواری ئەرێ نازانم زۆر ناوی ئەنتیکیان لێنەیە بەرێ زۆر ناوی لێ پێیا بووە بەرێ زۆر کۆتایی داشتەکەت هەیە بیرەی زۆر بەخێرێن سەرچاوان ڕێزم هێلۆ سوپاسوە ئەم حاجی بابزانم وەرزی سەرمایە حەز لە چ خواردنەکە زیاتر چ خواردنەک دەخۆی بەخۆی خواردی سەرمایان بەخۆی گۆشتی قازی خۆشە لە ساوار خۆشە ئەوە ئەستوکەوە ساوارە لێرە کە دانیشتین خواردمان بەتام و بەڕاستی ئەوانە خۆشن گۆشتی قازی سەرمایان خۆشە ئارێوەڵە گۆشتی قازی و سەر و پێچە خۆشە سەرمایان سەر و پێچش خۆشە باشە لە سارەکی چەند سەر و پێی دەخۆی بەخوای دو سێجار زۆر ناخۆم لەبەرەوەی نسبەتی چەوری زۆرە لەبەر ئەگەنا هەرچەندی بخۆی و ئێستا دکتۆرەکان دەڵێن وڵا ئەو چەوریەی کە لە ناو سەر و پێچیە تاسیر ناکەلت نازانم ئەو تا چەند ڕاستیان ڕاست نییە باشە پێشترێ خوازە چە خواردنەکان چ بوو ینی خواردنە کوردەواریەکان زیاتر زە سەرمایان کاش لە هەزال ئەمە لە مارێ کفتەی دۆغەوای دەکەین بەهێلکەی و بە گۆشتی کفتەی سۆر دەکەین کفتەی عەجەمی دەکەین ئەو خواردانە بێر لەوەی کە برنجوتر ژێستا بوویتە پاشای هەموو ئەوەکان بەران ئەوە نەوعاتامەی خواردنە کوردەواریەکان لە ماری گوەر هەیە هەر هەیە بەردەوامە هیچ هەفتەک نییە مە خواردی کوردەواریمان نەوی ئارێ وەڵڵا ئەجەوە پاڵەوانی چێ ینی والله طبعا مەدام عادی السلام عليكم سلامت بی بەخێر بێ سپاس خۆشحاڵ ستانان چی زیاتر لە بۆ عازر دەکەی هەر خواردێکی کوردەواری بی گەرمە کوتا و گۆشتی حیوانی پشت لەگەر نۆچی ئەوە زۆر لێ دەنێم لەگەر ڕون و پیازی داغ دەکەم بەسەردا دەکەم و دۆغەوە کفتەی بڕوشی ئەو خواردن هەیە زانان زیاتر دەخورێ و ئەو خواردنانە بەڵێ ئەوانە دروست دەکەم زۆریش خۆشە چەند سار دەبێ و خواردنە کوردوانە عازر دەکەی خواردنەکە مێژەوە چ سارە مێردم کردێ لە مێژە سارە ئەرێ بەخە پیر بووینە یاخواتەمان درێژ سەلامەت بی سپاس خواردنی بێزگە لە کفتە و ئەو بابەتانە خواردنە کوردەواریەکان چ نازانی کە وەڵا هەموو شتی دەزانم ئەرێ وڵا برنج بە سرکەی دەکەم گۆشت بە سرکەی دەکەم لەگەری کەم دەکەیان زۆر وڵا بەشی خۆمان 6 نەفەرین بەش دەکاتن تەوە بەشی ئەوەندەی دەکەم میێوانیشم هەبی احتیاجیە دەتوانم 20 نەفەر 30 نەفەری بەڕێکەم بە زیادەوە بوو خواردنە کوردەواریەکان مانجێ جارێک ئامادەی دەکەی کۆیان هەموو ڕۆژێ هەر جومعان ڕۆژێک دۆغەوە ڕۆژە کفتەی بروشیا ڕۆژە کفتەی حەجەمیە ڕۆژەگە و گەنمە کوتاو بە نۆچی بە گۆشتی هەر ڕۆژە و شتەکە لێیان دەکەم لەبەروەی جومعان هەموو خڕ دەبینەوە لە مارێ مەوجودن لەبەروەی دێخمە ڕۆژەکانی جومعە و شیوانە ئەبەرێ ئەوە ڕۆژی کۆبوونەوەی ئەرێ وڵا بووکم دێتەوە کوڕم دێتەوە هەموو خڕ دەبینەوە بارغی سفرش خۆش زۆر خۆشە طبعا خۆشەویستی دروست دەبیت زیاتر دەبیتن چکە هەر ماڵک ئاوەدان نەبی میێوانی نەبیتن و خڕ نەبنەوە جومعان خۆشەویستی کەم دەبتەوە ئەرێ وڵا کەم دەبیتەوە زۆر سپاس بەشێک لە خەڵکی دەڵێن خواردنەکان ئێستا وەکو جاران چێژی نییە تامی جارانی نییە بالعکس ئەگەر بزانی لێنێ زۆر خۆشترە ینی بە خانم دەور دەبینی وەڵا ئێستا و بۆ نمونە و ئەستوکە هەموو کەسێک نازانیەوە بکەم بەخۆم زۆرم خواردی بەس قەت وە کۆی دەرنەچوە زۆر خۆشە ینی زۆر ناسک و بە تامی کردیە ئەدی لەگە نانی تیری کوی وڵی نانی تیری نازانم بەداخەوە ناوەڵا زۆرم حەز لێ فێر خەتای وەی بوو فێری نەکردم گوتی جلکت بە ئار دەبی نابی ئاگۆتی ناوی نانی بکەین لەو کاتێوتم ئەمن مەمنون ئەتونانی و نانی بکەم ئەمن مەمنون ئێستا زستانە وەرزی سەرمایە چ خواردنەکی زۆر دەخۆی وڵا من ژاژی و پەنێری زۆر دەخۆم بەس ئەدی کفتە و سەر و پێ و ئەوانە ناخۆم زەختم هەیە لەبەر هەندێ ئەرێ وەڵا کەواتە دەبێ ئاگاداری سەحەتی خۆت دەبێ ئاگادار بووم ئەگەر ئاگادار نەبووم دەمکوژی باشە یاخوار سەلامەت بی بەزەوە پێشەوەی کە تووشی نەخۆشی بی چ خواردنەکە زۆر دەخوارد وڵای سەر پێچکم دەخوارد تکەم دەخوارد کەبابم دەخوارد سەر و پێ لە چێ دەتخوارد لە مارێ لە دەرێ وەڵا لە مارێم دەخوارد لە دەرێش دەمخوارد
باشە خواردنی ئێستا تام و چێژی خۆشە یانەوانی پێشتر والله پێشتر پێشتر نەبوو وش پێشتری نەبوو ناوەڵە ئێستا وەکو برێ باغەیە ئێستا وایە ئەلێ وەڵە لەبەر چی ناخورێ ئێستا هەمووی چیمیاییە چونیاییە ئەرێ وەڵە پێشترێ تام و چێژی خۆیە بوو ئەرێ وەڵە زۆر خۆش بووە ئەرێ وەڵە ژیانی گوندی خۆشترە مام حاجیانی شاری وەڵە ژیانی گوندی خۆشترە ئەگەر هەبی ئەرێ وەڵە کەواتە پێشتر پێدوانیە خانمەکان زیاتریش گرنجیان بە خواردنەکان دەدا بۆ نمونە پێشتر باشتر بوو ئارێ وەڵە پێشتر خانمەکان احتیمامیان بە خواردن دەدا باش بوو بە خواردن دەدا ئارێ وەڵە ئەدی ئێستا ناوەڵە ئێستا کەس بە کەس نییە ئەرێ وەڵە ئێستا دەرێن ئەگەر زۆر برسیان بیداوا دەکەن خواردن لە دەرێدی ماتۆر لایەن دەینی بەڵایزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە بەشداربووان و وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر دروستکردنی خواردن و چێژی خواردن بێگومان ئێستاش کۆمەڵی خواردنی کوردەواری هەیە زۆر بەتامە و چێژی خۆی هەیە بەڵام وەکو دەڵێن خانمی دەوێتکەوا دروستی بکاتن بەشێک لە خانمانی خۆمان ئەگەر گرنگجی بە و زۆرە خواردانە بدەن بێگومان تامێکی جیاوازی هەیە بۆ شێک لەو بەشداربووانە دڵخۆش بوون بە ئەوەی کەوا لەم فیستیڤاڵە کۆمەڵی خواردنی کوردەواریان بینی و بەشێکیان کڕیاری خواردنە کوردەواریەکان بوون ئەمە دەکردنی خواردنی کوردەواری ڕەنگە تۆزێ زەحمەت بێ بەڵام چێژێکی تایبەتی هەیە بێگومان هەمومان ئێستا کە وەرزی سەرمایە پێویستە گرنگجی بۆ خواردنانە بدەین کە لە وەرزی زستاندا دەخورێن بۆ نمونە کفتەیە سەروپەیە ئەو بابەتانە خواستی زۆرتری لەسەرە جا هیواخوازم هەمووتان خواردنی بە چێژ و تەندروست بخۆن و هیوای لەشێکی ساغ و تەندروستان بۆ دەخوازم تا پرۆگرامێکی دیکەمتان بەخوای گەردەسپێرم خواتان لەگەڵ